بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتەو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. سەی ئەرمانم وە بەرنامەی ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی پەرتەوتان پێشکەشەکەم. لە بەرنامەی ئەمڕۆیە سەرەتا وتوێژێکمێ لەگەڵ ئیسماعیلی وەیسی سەبارەت بەوەی کە بۆچی بزوتنەوەی ڕاست کۆسپ ئەخاتە سەر بزوتنەوەی وەیە ئاخێزی شۆڕژگەرانەی ئێستاکە لە ئارادایە لە ئێران لە بەعام و لە کوردستان. سەرشتان بۆ ئەم وتوێژە ڕاکێشم. هاوڕێ ئیسماعیلی وەیسی سپاس دەکەم کە داوەتی منە بۆ ئەم بە وتوێژە قبوڵ کرد. منی سپاسی واکەم ئاڵێ ساعی وە هەر وارزوی ئەحسامی شمت بۆ بینێندەگە لە محترمە تلێبینەکەتەوە فەرمی خزمەتتان. هاوڕێ ئیسماعیل، دوای ئەم ئاخێزە لایەنە ڕاستەکان دوای ماوەیە کەوت نەخۆ لە ڕزای پالەویەوە لە مدیریەتی گوزارەوە و لەم ئاخرانە موسەوی و باڵی بە ئیسلاح تەڵەب هەموو کەوت نەخۆی. چه دلیلێکی هەیە ئەو هاواهەنگیەی ئەم لایەنە ڕاستانە بۆچی واکەن، بۆچی کەوت نەخۆ؟ ئایا ئەیانەوێ شۆڕشی ئەم جارەی لە ئێرانە سەری هەڵدا کە بە ناوی ژن ئازادیەوە دەستی پێکرد، بیان هەوێ ئەمیش وەکو شۆڕشی 57 مەلافۆر بکەن؟ لە نظر ئێوە بۆچی واکەن؟ بەڵێ هەروواکە ئیشارەت پێکرد خیزیشکی انقلابی بۆ ئەوەی کە بە سەرنگونی جمهوری ئیسلامی هەر ئەرا و لە پرۆسەی ئەم سەرنگونیە کە هەم بێسا جنبش ڕاست و جنبش چەپ تیا دەخیلن و هەر کامیکیان تەلاشکەن کە بتوانن کە بێسا هیژمونی سیاسی اجتماعی طبقاتی خۆیان بەدەست بێنن بە ئالترناتیڤێک طبقاتی اجتماعی خۆیان کە بتوانن کە بینە بەرامبەر جەمعەوە چ لە پرۆسێس زەمان تەلاش بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی و چ بە ئێستا بۆ حکوومەتە ئاتی کە جێبوزین حکوومەت ئیسلامی ئێران بێت لەم ڕابطە. ئەمە لەم بابەتەوە کە بەئێستا بەتۆر عام کە باسی دەکەین منتا ئەوەی کە لە حدودە 5 مانگ فەرتر لەمەوە بەرەوە کە ئەو خیزشە ئینقلابیە کە ئێران دەستی پێکردگا کە هەدەف ئەساسیەکە سەرنگونی جمهوری ئیسلامیە جرەیانێکە ڕادیکاڵ، جرەیانێکە چەپ، جرەیانێکە سکولار، جرەیانێکە عەلەی بەئێسڵا نابەرابەری و تەبعیدهایەک بەئێستا چ اقتصادی چ جنسیەتی و چه اجتماعی کە لەو جامعە وجودێ و دفاع لە حقوق اجتماعی ئینسانی ئینسان کە بەسا ئینسان بتوانێت کە بەئێستا بە حورمەت و کەرامەت ئینسانی خۆیەوە زیندگی کات. لەم بابەتەوە و ئەگەر بین تەماشاکەین لە مدەتە ئەم 5-6 مانگە کە بێستا کە نزیک 6 مانگە کە ئەو گزارێت لەم بابەتەوە ئەم جنبشە هەتا هاتە کە توانیگە بێتە ڕادیکاڵترەوە بێتەوە، ڕادیکاڵترەوە بێتەوە، با تەجروبەترەوە بێتەوە و تەعەمقی فرەتر پەیاکات کە بتوانین لە بۆنێکی اجتماعیە کە بتوانێت لە زەمینەهای متفاوتە کە بە تەعەمقی و کە بێستا سازمان یافتەتر بێت، هەدەفمەندتر بێت کە بتوانین گامگەل ئەساسی خۆی کە بێستا بوات هەڵبگرێت بۆ ئەوەی کە سەرنگونی جمهوری ئیسلامی لە بە شێوەیەکی انقلابی متحقق کاکەوت بن ئازادی و بەرابەری و ڕفاه و ئەمی لەو جامعە کە بێستا این کات دوای سەرنگونی جمهوری ئیسلامی بە جایگوزین حکوومەتێکەوە کە جێگوزینێ بێتوانە متحقق کات. جریانی ڕاست جنبش ڕاست بە تۆرە کولی چ ئەو جەناحی کە بێستا بەناو بێستا جەناح کولەنیشیان جنبش پرۆغەر بنەوانە دا جنبش ڕاستە بەشێکیان نوێژ خوێنن بەشێکیان نوێژ نەخوێنن. ئەمانە لە زەمینەهای متفاوت لەبار طبقات اجتماعی و تەواشایەک یەک هەدەف اجتماعی طبقاتی ئینەکەن تاقیبەکەن و کولەن ئەزانن کە ئەم جنبشە کە هاتکە سەئارە کەرکی فتر کە بتوان کە ڕادیکاڵترەوە بێتەوە گوێستەرەش ئەم ڕادیکالیزم اجتماعیە لەبار طبقاتیەوە کە بێستا بە محمەدەکەی طبقات کە گوێستەرەشی فتر پەیاکات و ئەم جلەشتانە معلومە کە بێستا ارتجاع تحت هەر لەوە هەر ناوێک و الجملة كبيرة كل جملة شرط طبعا شاخين نويشخوين شاخين نويش نخوينكي كبيرة جنابه بس راس بروغل بو بلا تا اواني كبيرة وبس بقد با جمهورية اسلامية كتلاش يانز لا ابو غورهايك كلسروا
بفشارهایی کە لە ژێرەوە بەفشارهایکی توودەی اجتماعی تازە توودەی اجتماعی کە اینکەن وەرەگەلێ بۆ گێتوانە ئەم نظامە ئەم مناسباتە تەولیدی اجتماعیە کە تایسەکانە کە وجودی است تەبعیض و نابەرابەری جنسیەتی اقتصادی سیاسی اجتماعی بە شێوەی خۆی بێنێتەوە فقط حکوومەتێکە بەێستا بەنەوەی کە مەسەن مۆرەهایەکی ئەساسی لابوون کە بعنوانەوە کە بێستا أهداف انقلاب تحقيق هيك ويتر بيسا تودهاي معترضة لجامعة وجوال جمل نسل جوان وكارجر زحمة كيش كبيسا بهذا الشيء وهيك تعرف شارع دلوقتي بيننا ما لو بتوان كبيسا جمهورية إسلامية ما هو إما بيسا كاروبار هاي كمثلا كهين بدومانا جامعة لكن كما بدمنا جاب وش دم شايت وزا أحوالك دسيان كبيسا جستو خيلو تحرك ودان ألترناتيو أولا كوت معنا لبروسي كابوس نقولي جمهورية إسلامي هذا أرى جمش كبيسا أجن نقطة عطفكي لا ديمان نود وشش ودوين نود وحف نود وهشتا وأبان نود وهشتا وكين كبقول إخوان فرق والسرداء كخامنئي بس فرق والسرداء وفرق أمريكا وبيصلا تنيك شكولين دا قال لا بايق الحكومة الجمهورية الإسلامي وكنس خطر وأمانة وحدة كأزان كبيصلا لبال طبقاتية لبال منافع طبقاتية إيش وكشيان شكل وكو جمشك هقلايشان متفاوتن أو هذه كثيرين كم يقولي كان بيصلا لا برامبر رشد راديكاليزم وإحساس اجتماعي كاريجرية برابر بيصلا مطالبات كي برهق إنساني أما نقشيان بيصلا متحدا متفقا دوابته وبويك لم شرع راديكال وسو كتوها عندهم بس كي طبقات اجتماعية بتو سازمانية فتر كرهبريكي جدي وأساسي كبتواني حياكات كبيصلا كيقدستر واحدتر كأوج مشا وهذا أراوا دوابته بلو جهته كبيصلا كبتواني منافع أكثر تودي مرتب بس نقولي جمهورية إسلامية وكبيصلا متحققات أو وقت السوق يدات وإيباد جاوية جناح راس كل جمش راس أمي دركا أزانيد وبنوع تلاشي وسك أول يكتوهم إيجاد كات دو مثلا أوان بهيج وجه لقل بيسا هذا مسألة كيو إشارة من بناو مسألة بيسا شورش جنجيان آزادية هيج واحد لقل مسألة نبوغن هميشه عليه بيصلا تبعيز مدعاة تبعيز ونابعي ومدوجي شي بوغن قوانين يعني تسوي كلمة ما بتانوها والله ما تكون أمان قبل سوا كلمة بتو يسمى مثلا ملاحظة إذا سبب مثلا شعار جنجيان آزادية سما بحسي كتلا أمان قبل سوا كبتوان كبنوعي بلي كبنوعي أم جمشا بل أو جهتك وأخوان أنا هدايتي كانوا رهبري بلا سوا بوغن زۆر کەس پێی وایە ئەم بزوتنەوەیەکی هەمە با هەمە بەخۆل هەموو بە یەکەوە با جاری جمهوری ئیسلامی نابود بکەین ئەو جار تاین تەکلیفەکەین ئەو جار خۆمان پێک دێین کارێکەکەین شەکی لێەکەین جارێ ئەم دوژمنە ئەسڵیە بڕوات ڕزای پهلەی واڵێ حیزبی دموکراتی کوردستانی و ئیران واڵێ مجاهدین واڵێ زۆر لایەنی بۆژوایی مدیریەتی گوزار و عەبدوڵای موحتەدیش هەمویان هەروە واڵێن دەلیلی چییە ئەمان واڵێن بۆچی ئەم بزوتنەوەیە هەموو ئەو ئاحادەی لە جامعەیە لە واقع لە بەرژەوەندێ بەهرەمەند نین بەڵکو هەرکەس بە زامی خۆی لەم بزوتنەوەیە بەشداریەکە ژن بۆ ڕزگاری خۆی کرێکار بۆ ڕزگاری خۆی بۆژواکان بەر چه ئەساسێک لەمایە بەشدارن بڵێنە ئەوەی کە توی ئیشارە بکرێت بەنەوە ئەم نەتوانەوە بێژم کە بێسا ئێران جامعەیەکی تەبەقاتیە دوو تەبەقەی ئەسڵی بێسا کارگەر و زەحمەتکێش کە مەسەن لەو جامعە وجودیان هەست بەعنوان بەسا تەزادێکی لەبار تەبەقاتیەوە لەبار تەبەقاتیەوە کە بەقۆڵ معروف وتی متعلق بە هەر ئەم دوو جمشەی بێسا ڕاست و چەپە متعلق بەم دوو تەبەقەی ئەسڵی لە جامعە هەن و بۆ یەکە من ئەو تۆزیحاتمدا کە ئەم جمشە کە هاتکەسە بۆ سەرنگونی جمهوریە ئیسلامی گەلێکی بە شێوەیەکی ئینقلابی بشوية انقلابي بيصال هبسكي طبقات اجتماعية جمهورية إسلامية سنقول كات نك إيسا كبيصال سنقولي كات ومتى حكومتك كتشيغوزين جمهورية إسلامية
جێبوزین جمهوری ئیسلامی ئەوێت ئەوەتە گەرەیکە حکومەت ئازادی بەرابەری ڕفاه عمومی اجتماعی كل بەکس ئاکرێتە مردم و جامعە تەمین کات لێرا کە وەختێکم ئینا بینم جۆرەشتانە کە منافع برجوازی منافع سرمایه‌داری یا کلا جنبش ڕاست چ لە بۆ سەرتاسیە چ لە بەسا جامعەی کوردستانە ئەوەتە کە بێتە خەتەرەوە بۆچە بۆ کە ئەگە بێت و جامعەیەکی بێسا کە محوەرەسانەکەی تەبەقەی کارەگەر بێ مردمە کارەگەر و زەحمەتکێش بێن ئینسانهایەکی ڕادیکال و پێشڕە و پێشکەوتوو لەوە جامعە بن علەیە بێسا نابەرابەری لەبار جنسیەتی اقتصادی سیاسی اجتماعی فەرهەنگیەوە متشەکڵ و سازمانی یافتە بن لەژێر بەسا هەدایەت و ڕەهبەری حزبێکی سیاسی کۆمونیستیە کە بێنەمەیان ئەوم جۆرەشتانە ئەوەتە من بە شەرەندیاتی کە مەسەڵان تێن باسیەکەن ئەوم جۆرەشتانە نادەن و بۆ گەیشتن بە حقوق و پایە ئیجتیماعی ئینسانی خۆیان تراشکەن جا هەر لەم ڕابطە کە بێسا تێن تەلاشەوە مەسەلاکەن کە بەڵێ ئێمە گشتمان بە ئیسلام ئێرانی و گشتمان بە ئەو نوکتەی کە بێسا هەمە باهەمی تاکەی تاو ئانە کە بێسا ئەو کە بتوانێت دەستی بگا بێسا بەو شوێنەکەوا خۆی گەرەکیە مثلا بۆ نمونە عەبدوڵای موحتەدی کە مەسەن کە ئیشارەت پێ کرد کە بەنوایەکی لە وێستا لە ڕێبەران ئەسڵی جومش بەرجوان ناسناوی کل لە کوردستان ئێرانە کە بێسڵا کە جوزەم جەماعات بێسا بەرجوازی سەرتاسەری لە جیان ڕاست پرۆغەلبا بەحسەواکە لە مەسلەکە لە ساڵ 2018 لە کۆنفرانسێکە لە فراکفورتە ئەیژی ئێمە گەرەکمانە کەسڵا بۆ یەکن لە کوردستانە ئەم بەرەی کوردیە بەناو بێسا مەرکەزی هەمکاری کورد کە بێسا گشتمان بێ سوپای مەسلەح کورد کوردستان تشکیل بێت لەم بابەتەوە چون جمهوری ئیسلامی ئەگەر بێت و ئەو ئەحواڵی شلۆ بێتەوە لە مەرکەزە وەزیەت وەخیم بێت دوای بێتەوە کوردستان بەجێ تێڵێ ئێمە گەرەکمانە نەهادگەر و ئۆرگانهای حکوومەتی کە لەو جامعە وجودی هەست بگرین بەدەستەوە کە شیرازەی جامعەیەک نەپاشکێت کە بێسا مەسلەی ئەمنیەت و تەمین تدارەکات و فڵان اقتصاد و مەسایل بێداشتی و جۆرەشتانەوە کارگەرەکەن ئێمە بیکەین ئەمە لە نەمسخوای غەڵەت نییە و ئێمەی جنبش کۆمۆنیستی و چەپ ئەیژین بەڵێ ئەمەشی وا بێت بەڵام هەر لەیسۆ بۆیە کە داواکەین مردمە کارگەر و زەحمەتکێشکەین ئەهداف ئێمە لەگەڵ وەکو کارگەر و زەحمەتی ئەهداف بێسا ڕاستە یەکی نییە و بۆیە جامعەکە تەبەقاتیە ئەبێت داشکەین لەیسۆ خۆمان ئاگابین سەرنگونی جمهوری ئیسلامی کام سەرنگونی سەرەمێکی ئینقلابی کە بێسڵا کە بتوانێت هەر لەیسەوە ئامادەگی پایەکەین هەم بەسیری اجتماعی تەبەقاتیمان بێ بەسا سیستەمێکی شۆرایی کە بتوانین سازمان بین و ئەو نەهادگەر ئۆرگانگەر حکوومەتیە لە کوردستان بێسا لە ڕێگای مەکانیزمە شۆراییەوە حاکمیت مردمی بێت و بێسا شیادەی جهانی لە یەک پاشکێت جا لێراست کە بێسا ئەم هەمە باهەمی پرسیار ئەوان گەرەکیان تۆهم ایجادکەن وەش تۆهم نەبێت بەڵێ فەرموو ببوورە منەوێ ئەم جیاوازیەی ئەم ڕەوتەی کە تۆ باسیەکەی و یانە عەبدوڵای موحتەدی و عومەری خاینزادە و لایەنە ناسیۆنالیستەکان باسیەکەن جیاوازیەکانیان چییە؟ ئەو ئەوێ ئەرتەشی کوردستان بۆ وجود بێنێ من و تۆش ئەمانەوێ میلیسی تودەیی لە ئاستی شۆڕاکانە چەکدار بن دفاع بکەن بەرگری بکەن لە دەستاوەردەکانی ئینقلابی خۆیان دەسەڵاتدارەتی شۆڕاییش بە چ معناهی ئەوان چۆنەوەی ئێوە چۆنە ئەزانی چۆنە ئەوان کە بەسا ئەسڵ خوازیاری مێسا دەسەڵاتدارەتی شۆڕایی ئەوان گەرەکیان پارلەمانێ بێت دوای بێتەوە کە هەروە باسی دەکرێت دامێ و بەخسەیە ئێژێمە ئەکمانە بەجێگەی چەند سەیتەر یەک سەیتەرمان یەک بێسا پۆست بازرسیمان بێت ئەو ئانە کە دەستی بگەی بێسا بە هەڵقەی درگاکە ئەو ئانەیژێ بڵۆ ماڵەوە دانیشە دوایێتەوە فعلەن ئەو زاحواڵەکە دەورانی گوزارە بێڵە با بچێت وەم جۆرەشتانە هەرجوومە جوفلانە پیسارەویشتە نەوێت چەکدارە گیروی مەسەلەحی هەست دوای بێتەوە دوایی دانیشین لە ڕێگە بێسا انتخابات مجلس مؤسسان و پارلەمان ئەوان پارلەمانتاریستن نەواقع پارلەمانی کە بە قەڵ معنەوەتی گشتی کەشکە نمونونەکەی مەسەن من تۆ ئەگەر لەبیرمان بێ کە مەسەن ساڵ 92 لە کوردستان عێراق بوویتر تورەی مردمە کارگەر و زەحمەتکێش مردمە قیامی کرد کە بێسا حکوومەت بەخشی لە کوردستان کردە دەرەوە بەڵام شەورایش تەشکیل بوو چۆن ڕەهبەری سیاسی کۆمۆنیستیکی نەبوو ئەوەی کە وا هاتەوەدا بێسا یەکێتی و پارتیاتەوە چەپیاندا دەستان چۆن چەکیان بوو قەتیان بوو بەشە وتیان شۆڕا مۆرا ماڵیدا دوایێتەوە بچن ئەوەتە ئەوەی ئێرەی جاماکەن
ام جماعتي كردستان ايرانيش وكلن جنبش الرادة ستنزل على الجمهورية الإسلامية تخن وينز خلي بس مجلس المؤسسة كان كبيصاهين بيتكم أنا كدايش حاكمية طبقاتي خوين داسة بينن أصلا خد بدرس مردموبي الشورى بين حقوق اجتماعي باي إنسان كرعاية فيه أمانية إيسا أجل هل نقصو باسي كان قشتي توهما قشتي بو إيجاد توهما قشتي بو جلو دلسس قشتي بو سكا بيصا كلاب نسل مجموعي وبيصلا نفرتي كمردم للجنايات هاي موجودية جمهورية إسلامي هيتي باشا كبنوع يقول كان بيجن أمان لكولو بيتو دواي دانشين بيكو أجين بنتيجة دواي هل ليس أو برنامج خود جالس جاكن نمونه كل إن لأوروبا كسي كش على ذاك بيصلاك مذبح سلمقل شاباش شبه بير باشا فاشيستاي بيصلا سلطنة تلا فاشيستاي بيصلا إيراني أو وقت بتشقق ما إيش كان السري كان نمونه كيكا أو كسي كما صار نوبل لبروكس شيء مثلا وقع أمانة النمونة آتي حكومتي كريسون شاهدن هل كسي بيجي للمخالفة يعني بدني يعني كات وما دمنا نسبة دم مثلا متوهم بال حتى على الزمان إن شاء الله انقلاب تنعود كتو إشارة بك ومسألة خميني شو يسبع حكومة الشعب شيت باش دواجي هذا لحظة ودسي أوقات العام ديما نتائجك يعني متوهم کاتەکەم آخرکە بەرەو تەوابوو نەچێ زۆر کورت ئەمێ بڵێ بۆ ئەوەی کە ئەم نەوعە لە هەوڵ و تەقەلای لایەنە بۆژواییەکان پوچەڵ بکرێتەوە چی نکرێت کار کەسانێک کە منفعەتێکیان لەگەڵ بۆژوازییان نییە جا چێ بۆژوازی مەحەلی بێ یا سەراسەری بێ لە ئاسی تەواوی ئێرانە چکردن چ دەبێ بکەن کە بتوانن بزوتنەوەکەی ئەم جاریان مەلاخۆر نەکرێ ئەمجار ناسیۆنالیزم و لە جاتی کاری پێشوو کە مەسەب و ئەمانە هاتن تەپیاندایە سەر ڕاپەڕینەکە ئەمجارن ناسیۆنالیزم و شۆڤینیزمی باڵادەست لە سەرەوەی حاکمیەت نێن بەسەر شۆڕشێران ناخوایان داسەپێنن چیە بێ بکەین زۆر کورتکایە طبعا بنظر من الشيء جامعة متوهم كارجر وزحمة شيء وإنسان أزادي خوف يشرو متوهم وان بيصا هل إنه وعد وعيد كبيصا جمش راسي شل بوصل شل بود بيصلا كل ثانية كيا أبي لبود بيصا لهم مسيجي طبقاتي اجتماعية إنسان هاي بيشرو طبقي كارجر وبيصا كلنا محيط كارزيستا أو طبقي كارجر توقع أساسية وسكر كشون محور أساسي ما كبسام انقلابات كبضعة اليوم تحول الانقلابية سودان بقدسان نقولي جمهورية إسلامية الشركية انقلابية بهم طبقي كارجر محور أساسي مقصدية بيت ولجل هدايا والرغبة حزب سياسي كومنسية بيت دون توهم هدف سازمانيات ليسوا تلاشكن فايقل أساسي بإصلاح زمينة حاكمية بإصلاح شورای مردمي سيستم شورای مردمي ليسوش أمادة بكن أو كان ليسوا كمثلا يريد مثلا خوي كمثلا أمادا كات ويجي من سباي كردستان تشكيل دمرك ما إلا كان بلكم وأنا وبصح من إسماعيل ناتكجي مثلا توصل بقى تشويد بزاف بالوي مثلا توصل بس مثلا سباي باسان نبيت تودي مردم كارجر وزحمة كي جوا تايبت لكردستان جاك أوتي بس معني كل هل ليسوا محلات تسخير محلات سازماندهي محلات شبكات بيصا وسائل بيصا لسل محافل رهبران عملي كارجري الجمشاي متفاوتة كأشياء وكو شبكي بوجود بيت حتى هستهاي بيصا يلي مسلع كبتواني لسل بزنقايك أساسي وكبيصا جامعة كمثلا بتحرك أساسي لو تعين سنة أستاذة أو ثاني لوكي مسلح سازمان يافتا كبتواني سيستم الشورای حاكمية الشورای بيصلا مردم كتهزمين كاتكم جوستانا هل ليسوا شف قيابا يقدر توهم يعني وعد وعيدا جمش راس هالشيك بيصلا بحبل الله تايف قصي باشا قصي خاصة كاتما شو للأساس يقدر ناي في أحماكين وأبين بيصلا لما زي طبقات اجتماعية طبقة كارجل المردم أزادي خوز أحمد يمتع جنان وجوانان لدور جمش الشعب الكومونيستية كوبنوا وأميدوارا بالرهبري السياسي هدايات أو حركة اللي بعد اجتماعية بيصير حزب سياسي كومونيستي وحزب حكومتي كبتوانيكا ودعوة ملحق من ضمن حزبه كبتواني أم أهداف إنساني اجتماعي توقعية متفقة زۆر سپاس دەکەم هاوڕێ ئیسماعیل وەیسی
بینەرانی عزیز سەرچم بۆ درێژەی بەرنامەکانی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی پەرتەو لەگەڵمان بن.